زیاتر لە ستایلی کە بۆ خەفەتاییەکە وامەزانی تۆ فریشتەی هاتوویتە ناو ژیانمەوە. بۆنێ خەسڵاو لێ بێ ماوەیەک باوەیەکە دەرکەوتویت ئەم دەرکەوتنە لە چیوە سەرچاوی گرت و بەنیازی چیشی؟ سڵاو لێبێ سەرتا سوپاس بۆ ئێوە. من هەر لە مناڵەوانێ خولێ گۆرانی وتنم هەبووە و لە مشکی خۆما دامناوە کە ئەبم بە گۆرانی بێش ئیشی جوان بڵاوەکەمانی ئیشی جوان دروست دەکەم. وەکو سەرەتای دەرکەوتنم من 2020 دەرکەوتم بە دوێتێک لەگەڵ کەمال گەنجە و دوای ئەوە چەند ساڵێک گۆستام و بە تراکێکی خۆمەوە دەرکەوتم بە گۆرانی ئەلبومەکەم کە گۆرانی ئەلبومەکەم ئارژ عوسمان ئیشی تاواتی بۆ کردووە، تێکست و میلۆدیەکەی هی کاک باوانە باوان مراد و هەروەها کاری کلیپەکەشی بۆتان جەمال بۆی کردو و ئیتر باش بوو بینەرێکی باشی هەبوو. بەنیازی کی کاری نوێ بڵاو بکەیتەوە؟ کاری نوێم تازەترین کارم دوێتێکە لەگەڵ جێگر میدیایە، مامۆستا جێگر کە ستۆدیۆکی پرۆفیشناڵی هەیە، ئیشێکی جوان خەریکین بەیەکەوانێ بەڵام جارێ کۆتایی نەهاتووە، ئیتر جارێ خەریکی ئەو ئیشین. ئەمە گۆرانێکی شا دەبێت بۆ پەرچوویە بێ یاخود گۆرانێکی حەزینە بێ؟ تۆزە لە ستایلی کاک جێگر دوورە چکە و دەیمن بە گۆرانی شاد دەرکەوتووە بەڵام ستایلەکەی ئێمە جیاوازە دوێتەکەمان. داچەنێ خۆ لەو ستایلیان نێ ئەبینیتەوە ئەتوێ لە ستایلەکە بەردەوامی پێی بە ئیشەکانێ مەبەستە ستایلی شادیان شاد بێ یاخودەوەی کە خۆ دەتەوەڵا من زیاتر لە ستایلی کە بۆ خەفەتاییەکە بۆیان لە میزیک ئیشەکەیت بەڵێ ئەمە تا چەندێک قورسە بۆ خاتوونێک لایڤ موزیک بکات. بێزەبڵ لایڤ میوزیک بۆ ئافرەت زۆر قورسە بە تایبەتی لە کۆمەڵگەی ئێمە، بەڵام گەر تواناکە و هەبوو بتوانانی لایڤ میوزیک بکەی ئەمەیان شتێکی ترە تەمان ئەبێ بزانین لەگەڵ کێ ئیشەکەیت و لەکوێ لایڤەکەیت و لەکوێ دەرەکەوی. واتە هەموو شوێنێک گونجاو نییە بۆ خانمان؟ ناوەڵە هەموو شوێنێک گونجاو نییە بۆیە ئەبێ بزانی کە ئافرەتیشی بە بزانین کوێ هەڵە بژێری کە لایڤیتیا بکەیت. ئەمە تا چەندێک بابەتی سەیر ئەبینی لەم بابەتانەیە تامل لەگەڵ چینێک کۆمەڵگای ئاکەیتەوە کاتێک لایڤەکەیت؟ وەڵی سواز بخوا ڕوبەڕووی کێشە و مشکی لەو گرفتێکی وان نەبوومەتەوە لە لایڤەکانمان لەبەری کەسانی باشمم لەگەڵایە و عیلەی خۆمم لەگەڵایە کاتی لایڤەکان. تا چەندێک گرنگە پاڵپشتی خێزان بۆ خانمان؟ زۆر ئەکی تۆ پاڵپشتی عیلەی خۆ نەبێ ناتوانین دەرکەی و ناتوانین بچیتە و شوێنانەوە لایڤیش بکەیت. ئەم شەو چیمان پێشەشەکەیت؟ ئەم شەو چیتان پێشکەش بکەم؟ گۆرانێکی کەمال محەممەدان پێشکەشەکەم، گۆرانی کەمال محەممەد کەی شارە خۆشەویستەکەی خۆمانە، هیوادارم بەدڵتان بێ. وامەزانی تۆ فریشتەی هاتوویتە ناو ژیانمەوە، وامەزانی لە باوەشدا خەمەکانم ئەسرێتەوە، نەممەزانی وام لێیەکەی خۆشمم لەبیر ئەبەیتەوە، نەممەزانی ئەم خەیتە ناو دنیای خەم و خەفاتەوە، دلێم گەڕێ بڕۆ نامەوێت تۆ ببینمەوە، پەشیمانم لەو ساتەش کە تۆ هاتی تەژینمەوە، پەشیمانم لەو ساتەش کە تۆ هاتی تەژینمەوە. پێشکەشتان بێ دەنگە خۆش بێت. تا چەندێک گرنگی بەوەی کە ئەو بابەتانەی کە یانڵیت کوردی بن نەچێ بە لای ستایلی بێگانەیە؟ زۆر وەڵام من تا ئێستا بە زمانی تر گۆرانیم نەوتووە بێژگە لە زمانی کوردی و زمانی بادینی خۆمان و هەوڵێم هەر زیاتر ئەوانەش بڵم لەبەرەوەی من کوردم ئەو لە کوردستانەژیم و گوێگرەکانیشم هەر کوردن بۆیە ئەبێ زیاتر هەر بە کوردی گۆرانی بەڵام زمانەکە نەبوو ستایلی موزیشی و بابەتانە ستایلی میوزیکی شەر زۆرتر خۆم لە گۆرانی کۆنەکانە بینمەوانێ حەزەکەم هەر زیاتر ئەو ستایلانش بڵم. قەت هەبوو کە
ئیزن لە هونەرمەندەکان خۆیان وەربگریت و پاشان گۆرانەکانیان بڵێیتەوە یاخودەوەیە کە گوێمێرەوە بڵێن مڵکی گشتیە وەڵایی تا ئێستا شتیوان نەکردەوە بەڵام ئەگەر بش بە ئاسایە حەزم لە گۆرانی کەسێک بێ تەکلیفی لێ بکەم پرس و ڕای پێ بکەم گۆرانێکە بڵێمەوە ئارەزوەکەی لەگەڵ چێە دوێت بکەیت وڵی تر جارێت دوێتم هەیە لەگەڵ مامۆستا جێگرا کە تێسە یەکەمە و دوای ئەوەش ئیشم لەگەڵ ئارش عوسمان کردووە و لە پلانمانە هەبوو لە شوێنی تریش باسم کردووە تر لاوانەیە لەگەڵ ئەوە ماجیبی چ گۆرانی بێژەشی ئەوانەی خۆمان تازەکانیان کۆنەکەن ئیتر وەی کە زۆر تایبەت بێ لە لای تۆ ئەوی کە زۆر تایبەتە لای من ئەباسی کەماندی خوا لێی خۆش بێت لە کۆنەکانە لە تازەکانیشە وەڵا گوێ لە هەموویە گرم ئەوە بە تایبەتی زۆر معجیبی کەسێک بم ئەو بربەستانە چێکێتە بەردەمی تۆ بۆ دروستکردنی بەرهەمێک بۆ ڕێکۆردکردنی گۆرانیەشی نوێ بەڵێ دای من تۆی کە ئیشێکەکەی ئەبێ سپۆنسەرێتە بێ بەڵام من تا ئێستا هیچ سپۆنسەرێکم نەبوو خۆم ئیشی خۆمەکەم بەڵام ئەم دوێتیان جایەکە لەگەڵ کاک جێگرایە ئەمان هاو بەشە ئێمە سپۆنسەرمان نییە کە بمانەوێت ئافرەتێکیان کوڕێکیش بێت بێ ئیشێکی جوان دروستکە ینی خەڵکی وەمان هەیە گۆرانی بێژی وەمان هەیە سەوتی زۆر لە من لە کۆمەڵێکە سیتی زۆر باشتر توانایان نییە گۆرانێک دروست بکەن لەبەر ئەوی سپۆنسەریان نییە ناتوانن ئەو سەوتە جوانیان دەرخەن ئەوش بە بۆنی ئەوەیە کە هیچ کەسە پاڵپشتیان ناکات ئەگەر دەنگە خۆش بێ خۆشە ئەو حساسە ئەرەوەڵڵ ئێستا دایوان گۆرانیڵە لە ماڵیشەوە لە ماڵیشە دایوان گۆرانیڵم جارویان ماڵەوە بێزارە بن لێم ئەڵێن بەسە بیبڕەرەوە بۆ شێوەی لێ هاتووە ئەرۆڵە هەر لە مناڵەوە دایمە گۆرانیڵە زۆر بێکات بەدەم میشکردنەوە بەدەم هەموو شتێکانی گۆرانیڵە تا چەندێک بۆ نەخێزانەکە و پاڵبشتن لەم بابەتەیە وەڵی زۆر پاڵپشتی مەگەر مەزەڵێن مێشکمان مەبە بۆ نمونە کە خەریکی ئیشێکم یا شتێکە ئەڵە باشە بەس مێشکمان مەبە تەواو لەگەڵتین ئەزانین گۆرانیەکە و جوانە ئەم ئیشە و جوانە ئەمە ئەوێ بەدەنگی بەرز گۆرانی ئەڵێ لە ماڵەوە ئەرۆڵە وەکو ئەو بابەتانی کە هەیە لە ئامێری موزیکا چۆنی وەڵی باش نیم مامۆستای زۆر باش هەڵی لەگەڵاوم ئەو ویستومە فێربم بەڵام تا ئێستا هیچ ئالەتێک نازانم بەڵام بەتەمای پیانۆ ئەو حازرم کردووە و چەند دەرزێکم لەسەر خوێندووە پرسم تەمەنە چەنە بۆ نە 25 ساڵم ئەتوانی فێر ببیت جارە ناڵە